نۆیەمین کۆنگرەی جیهانی هەڵوەشاندنەوەی سزای سێدارە دەنگی ویژدانی مرۆڤایەتی لە بەردەم ئامێری مەرگدا. پاریس جارێکی تر میوانداری گەورەترین کۆبوونەوەی جیهانی نەیارانی سزای سێدارەی کرد. ڕووداوێکی کە زیاتر لەوەی تەنیا کۆڕبەندێکی یاسایی بێت بوو بە دادگایەکی ئەخلاقی دژی یەکێک لە دڕندانەترین پاشماوەکانی سیستەمی سزادان لە سەردەمی هاوچەرخدا. نۆیەمین کۆنگرەی جیهانی هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بە کۆکردنەوەی چالاکوانانی بەرگری لە مافەکانی مرۆڤ، یاساناسان و ڕزگاربوانی بنەماڵی قوربانیان لە چوارگۆشەی جیهانەوە جارێکی تر ئەم ڕاستیە تاڵەی نیشاندایەوە کە سزای مەرگ نە ئامرازی دادپەروەری بەڵکو چەکێکە کە هەمیشە دەخرێتە سەر گەردنی هەژارترین، بێدەنگترین و پەراوێزخراوترین مرۆڤەکان. شاید گرنگترین دەستکەوتی هزری ئەم کۆنگرەیە ئاشکراکردنی ئەم ڕاستی حەشە هەڵنەگرە بوو کە سێدارە هەرگیز سزایەکی کوێر و یەکسان نییە. ڕۆیا برومەند، یەکێک لە دامەزرێنەرانی ڕێکخراوی عەبدوڵڕەحمان برومەند، ئەم ڕاستیەی بەڕاشکاوی دەبڕی کە ئەم سزایە زیاتر لە هەر شتێک بەرەو و کەسانە دەگرێتەوە کە توانای داراییان نییە و دەستیان بە بەرگری یاسایی ڕاناگات. لە سێدارەدانەکانی پەیوەست بە مادەی هۆشبەر لە ئێرانەوە تا دەرکردنی حوکم بۆ زیندانیانی فەڵەستینی و لە سێدارەدانی دەرەوەی یاسای کەمینە ڕەگەزیەکان لە ئەفغانستان، لە هەموو ئەمانەدا نەخشێکی هاوبەش دەبینرێت. قوربانیانی ئەم ئامێری مەرگە هەمیشە لە نێوان لاوەسترین و بێبەرگریترین توێژەکانی کۆمەڵگادا هەڵدەبژێردرێن. وتاربێژی وڵاتانی کۆریای باشوور، هێندستان، کینیا، بین و تایوانیش جەختیان لەسەر هەمان ڕاستی کردوێتەوە کە دەرکردنی سزای سێدارە هەمیشە بێگرتنی بێبەشبووانی کۆمەڵایەتی، ئابووری، ئاین و نەخوێنەواریەوە گرێدراوە. ڕاپرسیەک لە تۆمەتباران لە کۆریای باشوور نیشانیدا کە تاوانباران بنەڕەتەن لە کاتی ئەنجامدانی تاوانەکەدا بیر لە سزا ناکەنەوە. ڕاستیەکی کە جارێکی تر ئەفسانەی ڕێگریبوونی سێدارەی خستە ژێر پرسیارەوە، ئەفسانەیەکی کە حکوومەتەکان هەموو جارێک بۆ پاساوی ئەم توند و تیژە پەنای دەبەنەبەر. هەڵسەنگاندنی دۆخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاوێنەیەک بوو لە دژوازیەکی قوڵتر. ڕۆبین ماهێر بەڕێوەبەری ناوەندی زانیاریەکانی سزای مەرگ ئامێرێکی خستە ڕوو کە بەڕوونی نیشانی دەدات ڕایگەشتی ئەمریکا بە تایبەت نەوەی گەنج لە حاڵی دابڕاندا لەم میراتە تونند و تیژە. کەمبوونەوەی دەرکردنی حوکمە نوێیەکان لە 300 حاڵەتەوە بۆ تەنیا 23 حاڵەت لە ساڵێکدا نیشانەیەکە لەوەی کە دادوەران بەرەبەرە ژیان بەسەر مەرگدا هەڵدەبژێرن. بەڵام لە هەمان کاتدا سەرۆک کۆمارێکی کە بە وتەی ماهر بەردەوام ویلایەتەکان بۆ جێبەجێکردنی زیاتری سێدارە هاندەدات، نیشانی دەدات کە دەسەڵاتی سیاسی هێشتا ئامادەیە لە دژی ئیرادەی ڕوو لە گەشەی کۆمەڵگە بوەستێتەوە. ئەم کلێنە خۆی گەواهیەوەیە کە سێدارە چیتر ڕنگدانەوەی ویژدانی گشتی نییە، بەڵکو ئامڕازێکە لە دەستی سیاسیەکاندا بۆ نمایشکردنی دەسەڵات. لە نێوان تەواوی راپۆرتەکانی کۆنگرەکەدا ڕەنگە بە ڕادەی راپۆرتەکەی مەحموود ئەمیری مقەدەم بەڕێوەبەری ڕێکخراوی مافی مرۆڤ ئێران هەژێنەر نەبوو بێت. ئەمەرەکانیە و کە نیشانی دەدەن نیوەی لە سێدارەدانەکان لە ئێران بە تۆمەتی تاوانەکانی مادەی هۆشبەرن و بە تێکرا ڕۆژانە 2 کەس بەم تۆمەتە لە سێدارە دەدرێت. وێنەی ئامێرێکی کوشتاری سیستەماتیک دەخاتە ڕوو کە لە ژێر سێبەری بێدەنگی میدیایی جیهاندا بەردەوامە لە کارەکانی. هۆشداریەکەی ئەو زۆر شەدڕۆن دەکاتەوە. حکوومەتێکی کە دەبێت سێدارەی سیاسی بەبێ کاردانەوەی جیهانی جێبەجێ بکات. سەرەتا دەبێت کۆمەڵگا بەرامبەر بە لە سێدارەدانی ئەوانی تر وەگاڵ و دەبووان بە مادەی هۆشبەر بێبەشان و بێناونیشانەکان بێدەنگ و بێ هەڵوێست بکات. ئەمەش خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە خەبات لە دژی سێدارە ناتوانێت بژاردەیی بێت. هەڵوەشانەوەی سزای مەرگ بۆ تاوانەکانی مادەی هۆشبەر هەمان ئەو سەنگەرەیە کە لەسەر جینایەتکارانە بوونی سێدارەی سیاسیش جەخت دەکاتەوە. کەمپینی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ئێراندا لەم ئاراستەیەدا بۆتە سەنگەری پێشەوەی بەرگریەکی جیهانی. راپۆرتی ئەرتەمیس ئەکبەری لە ڕێکخراوی ئالوور هەندێکی نوێ و نیگەرانکەری بەم وێنەیەوە زیاد کرد. تاڵیبان کە پێشتر لە سێدارەدانی دەرەوەی دادگا و بێسەر و شوێنکردنی زۆرم لەی کەمینە ڕەگەزیەکانی بە شێوەی نهێنی ئەنجام دەدا، ئێستا بە داڕشتنی یاسای سزادانی نوێ ئەم تاوانە بە شێوەیەکی فەرمی بە یاسایی دەکات. ئەم پرۆسەیە واتە گۆڕان لە توندوتیژی پەنهانەوە بۆ توندوتیژێکی بە یاساکراو. نیشانی دەدات کە نەبوونی چاودێری نێودەوڵەتی چۆن دەکرێت ببێتە هۆی بەدامەزراوەی بوونی مەرگ وەک ئامڕازی حکومڕانی. عومەر
ڕەحاڵ لە ڕێکخراوی شەمسی فەڵەستین ڕەنگە ڕوونترین وێنەی لە نادادپەروەری زاتی سزای سێدارە خست بێتە ڕوو. یاسایەکی کە تەنیا 90 ڕۆژ مەودا لە نێوان دەرکردن و جێبەجێکردنی حکومەکەدا دەهێڵێتەوە و تەنیا یەک داواکاری پێداچوونەوە بەڕەوا دەبینێت. لە کردەوەدا هیچ دەرفەتێک بۆ دادگایکردنێکی دادپەروەرانە ناهێڵێتەوە. ڕاگررتنی حکومەکان لە ژووری تاکەکەسی مطلقدا لە کاتی دەرکردنی حکومەکەەوە ئەم یاسایە لە ڕێکارێکی دادوەریەوە دەگۆڕێت بۆ ئامرازێک بۆ تۆڵەسەندنەوەی سیاسی و سەرکوتی بە کۆمەڵ. لە کۆتاییدا ئەوەی لە نێوان تەواوی ئەم راپۆرتانەدا وەک بنبڕترین بەڵگە لە دژی سێدارە بەرجەستە دەبێتەوە. هەمان وتەی ڕوئیا برومەندە هیچ سیستەمێکی دادوەری لە جیهاندا ناتوانێت 100% لە دادپەروەرانەبوونی حکومەکانی دڵنیا بێت. لە بەرامبەر ئەم نادڵنیاییە زاتیەدا مەرگ تەنیا سزایەکە کە ناگەڕێتەوە. حکومێکی زیندانی هەڵە دەکرێت قەرەبوو بکرێتەوە، بەڵام سێدارێکی هەڵا هەرگیز قەرەبوو ناکرێتەوە. لەگەڵ ئەمانەشدا ئەم کۆنگرێت تەنیا گێڕانەوەی تاریکی نەبوو، بەڵکو دەستکەوتی بروکینا فاسۆ لە قەدەغەکردنی سێدارە لە ساڵی 2018ەوە و سەرکەوتنی 25 وڵاتی ئەفریقایی لە هەڵوەشاندنەوەی تەواوەتی ئەم سزایە دەیسەلمێنێت کە گۆڕانکاریە گەریکی کراوەیە. داڕشتنی خشتەیەکی نوێ بۆ هەڵوەشاندنەوەی سێدارە لە ئەفریقا کە بڕیارە ئەمساڵ لە داکار پێشکەشی یەکێتی ئەفریقا بکرێت نیشانی دەدات کە ئەم خەباتە گەرچی لەسەرخۆ بێت بەڵام بەرەو پێشەوە هەنگاو دەنێت. نوێمین کۆنگرەی جیهانی هەڵوەشاندنەوەی سزای سێدارە جارێکی تر سەلماندی کە دژایەتیکردنی سێدارە سنوورە جوگرافی، کللتوری و سیاسیەکان دەبەزێنێت و چالاکوانانی ئێرانی، ئەفغانستانی، فەڵستینی، ئەمریکایی و ئەفریقایی لە دەوری ئامانجێکی هاوبەشکاویش بریتە لە بە فەرمیناسینی کەرامەتی دانەبراوی ژیانی مرۆڤ، تەنانەت بۆ تۆمەتبارترین و ناوزراوترین کەسانی ناو کۆمەڵگاش کۆ دەکاتەوە. تا ئەو کاتێم سزایە بێبەزەیانە و بێگەڕانەوەیە لە یاساکانی جیهان نەسڕێتەوە، دەبێت دەنگی ئەم کۆنگرانە لە هەمیشە بەرزتر بمێننەوە.